لە چوارەمین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵاوانەکانی ئاسیا لە هەولێر و لەسەر یارگەی فرانس و هەریری دووشەممە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ قووەتجێوی عراقی پێشوازی لە ئیتیحادی سعودی دەکات. یانە ئیتیحاد بە 3 سەرکەوتن خاوەنی 9 خاڵە بە تەواوی ئەستێرەکانی هاتووە. کەریم بنزێمەش یەکەم یاری خۆی لە پاڵەوانێتێکە لە هەولێر ئەنجام دەدات. تیپەکە یەکەم یەکەی مەشقی کەوا کۆتا یەکەی مەشقی پێش یارەکە بوو لەسەر یارگەی فرانس و هەریری ئەنجامیدا. دەزانم یاریەکە یاریەکی قورسە. یاری ڕابردوو بەرامبەر قووەتجەویە سەخت بوو بۆ ئێمە. گۆڵمان لە خولەکەکانی کۆتایی بۆ بەدەست هات. دەزانم بەرامبەر تیپێکی بەهێز یاری دەکەین. کەریم بنزێما لە سەرەتای وەرزەوە لەگەڵمانە. بۆ یاری سبەی یاری دەکات و پێم وایە هەموو شتێک باشە. دەزانین ئەوان تیپێکی باشن لە ڕووی بەرگریەوە زۆر ڕێکخراون. هێڵی بەرگری ئەوان لە 5 یاریدان پێک هاتووە لە ناوەڕاستیش پتەوە لە هێرشی پێچەوانەش مەترسیدار. بەڵام زەویە ناچارە بۆ ئەم یاریە شێوازی یاریکردنی بگۆڕ چونکە جیاوازە لە بارودۆخی یاری ڕابردوو. ئەویش پێویستی بە سەرکەوتنە. بۆیە بە شێوازی بەرگریانە یاری ناکەن. بەمەش بۆشایی زیاتر لە یاریگا دروست دەبێت. یانی قووەتجێوی خاوەنی 4 خاڵە سەرکەوتنێک و یەکسانێک و شکستێکی هەیە. جگە لە سەرکەوتن هیچ ئەنجامێکی دیکە خزمەتی تیپەکە ناکات. جەویە دوای 3 یاری لەسەر یەکی خولی ئەستێرەکانی عراق لە ماوەی 1 هەفتە 2 یەکەی مەشقی لەسەر یاریگەکان یانەی برایەتی و هەندرێن بە ئامادەبوونی تەواو یارزانەکانی ئەنجام داوە. یاریەکە بۆ هەردوو لامان گرینگە هەرچەندە ئەوان لە خاڵ لە پێش ئێمەن. بەڵام یاریەکی چارە نووساز و یەکلاکەرەوە ئەنجام دەدەین. متمانە بەخۆبوونی یاریزانان زۆر گرینگە. ئەوەی لە یاریگاش پێشکەشی دەکەن ئەنجامی لێوە بەرهەم دێت. هیوای سەرکەوتن بۆ تیپەکەم دەخوازم. من سەیری کۆتای یاریەکانی ئیتیحادم کردووە. دەزانم چۆن مامەڵە لەگەڵ تیپەکە دەکەین. ئەوەمان لە یاری ڕابردووش لە جەددە ئەنجامدا. بەهۆی ئەوەی لەم قۆناغا یەکەمی هەر 5 کۆمەڵەکەی ناوچەی ڕۆژئاوای ئاسیا لەگەڵ 3 باشترین دووەم دەگەنە قۆناغی 8 ناوچەکە لە خولیانە پاڵاوانەکانی ئاسیا تەنها سەرکەوتن هیوای گەیشتنی بە قۆناغی داهاتوو بۆ دەهێڵێتەوە. ئیتیحادیش بۆ ئەوە هاتۆتە هەولێر هەموو شتێک گەگلایی بکاتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.